ئەوەی کەوا زانکۆ سلاحەدین بەرابەر منی کردو بەڕاستی زۆر نایاساییە و تەنانەت ئێستا من لە 6 بەشی زمانی عەرەبی لە 5 بەشیان پلم پرۆفسۆرە و لە هەمویان بەرزترم و لە بواری پسپۆری خۆم ئێستا هاتوونە ماستەر تەنها مامۆستا هەیە تەنها ماستەری هەیە تەنها دکتۆرا هەیە وانەکانی پسپۆری منی پێ دەڵێنەوە لەگەڵ ئەوەشدا چەندین مامۆستای عەرەب لە شوێنی تر لە بەسڕا لە بەغدا لە تکریت لە مووسڵ دەهێنن دوا سەنگەری من دادگاکانی هەرێمی کوردستانە ئەگەر هاتو لەوێ ئینساف نەکرام و نەتواندرا مافەکانم بگەڕێتەوە من لەوانەیە بە تاکیدی پەنادەوەمە بەر بەغدا ئەوەی کەوا پێم بکرێ ئەو دامەزراوانێکەوە لە بنەڕەتدا لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان دروستکراون بۆ بەدەهێنانی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان و لەوێدا داوا دەکەم ئەو جۆرە دامەزراوانە هەڵبۆشێنرێتەوە بگەڕێتەوە سەر باوەشی خەڵکە ڕاستەقینەکەی خۆی. ئێستا من وەکو بندیوارێکی فەرمیم لێ هاتیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە مافەکانم پێ دەبەخشێ بەڵام هەموو ئەرکانشم لێ سەندرێتەوە تەنان ناڵن 1 ساعتیش لە ماوەی هەفتەیەکدا لە بۆ ئەو 6 ساڵە تەنان 1 ساعتیش داوام نەکردیە. بەداخەوە عیبێکی زۆر گەورەی بۆ سەرۆکی حکوومەت و ئەو حکوومەتەکەوە شەو ڕۆژ باسی چاکسازی و نێشتنی بندیوار دەکەی ئێستا بە فەرمی من وەکو مامۆستایەکی زانکۆ پرۆفسۆرێک لە بواری خۆم بە فەرمی نزیکە 6 ساڵە منی کردێتە بندیوار تەنانەت نایاڵن بە هیچ شێوەیەک وانە بڵێمەوە سەرپەرشتی و هەروەها تاوتوێی ماستەرنامە و تێزی دکتۆرایەکانیش بکەم دادگاکانی هەرێمی کوردستان نەیانتوانی ئەو مافانە بەدەست بێنن من بێگومان ئەو کاتی پەنادەوەم بەر بەغدا و ئەو دامەزراوانێکەوە لە بنەڕەتدا بۆ خزمەتی خەڵک دروستکراون لە هەرێمی کوردستان ئێستا بووتە مۆڵگەی حیزب و بۆتە دەستکەلای حیزب من هەوڵ دەمکەوە ئەو جۆرە دەستگایانە هەڵبۆشێتەوە بگەڕێتەوە دەستی خەڵکی و من بەخۆشم بڕیارم داوە ئەگەر تەنانەت بچم WC قوتابیان و مامۆستایانی زانکۆش پاک بکەمەوە بە پرۆفسۆریش بەڵام ئامادەنیمە سەر بنوێنم لە بۆ ئەو حزبانە ئەو دەسەڵاتە بۆیە ئەوانەی کەوا خۆیان فێرە چەمانەوە کردووە بۆ بێگانە پێویستە ڕۆژێک لە ڕۆژانیش زەلیل و سەرشۆڕی میلەتی خۆشیان من و تەنها ئەوە نەبنکەوە خۆیان بچەمێنەوە بۆ بێگانە و لەسەر میلەتش خۆیان بکەنە شێر و بنەڕێن بەرامبەر میلەت کوردستان.